ناکۆکیین ناوبەرە ئالیین سیاسیین ڕۆژاوای کوردستانی جهێز و ئالیین سیاسی داکەت ناوجادەیە کوردی و بێڤەیەکیژی دەرزا کووریا ناوبەرە ئالیین سیاسی دەربازی ناوجواکە کوردی دبە. هەیە دەمەک بەریانها ناکۆکیێن ناوبەرە ئالیین سیاسی دەبێت تایبەتی لێسەر ئاوایی بەڕێوەبرن و هەبوونە ئالیین سیاسی داهافکێشەیە سیاسیە ڕۆژاوای کوردستانی دەڕاستی ئاریشەیان و لە هەفگوهارتنا تۆهمەتان بوو بە ئاوایەکی تەفگەرە جواکە دیموکراتیک تەفدەمە گۆپەیە دەبەشەکی سەرەکەی ژێ تەفگەرێ ئەنجومەنە نیشتیمانیا و کورد لێ سووریای ئانەکەسێ بە لایەنگریە تورکیا تۆهمەتبار دکرد دە هەمان دەمێدا ئانەکەسێ تەفدەمێ بە ئالیگریە حکوومەتە سووریای و نزیکبوونژە ئیرانی تۆهمەتبار دکا بێڤان تۆهمەتان ڕۆژاوای کوردستانی 5 ساڵ جێ 2011ەوە دەرباز کرد. لێ دیار دبێ ناکۆکیژێ چاچۆڤەیە سیاسی دەرکەوت و دەرباسی ناوجادەیە کوردی لە ڕۆژاوای کوردستانی بوو. ڕۆژە پێنجشەمبێ هێژمارە وڵاتی گۆبێگوتنە ئانەکەسێ سەربێ پەیەدەی و دەستگەها مالباتە شەهیدان بە ئێریشی بارگەها پارتیا یەکیتیا کورد لێ سووریای و پارتیا دموکراتە کوردستانە سووریا پادەکەسێکردن. ئاڵەیە کوردستانی داخستنە خوار و ئاڵاوێ ناوبارەگەهێ بەڵاوکردن و دوورشمێن جۆرە جۆر لێسەر دیواران نویساندن جوان دوورشمە ئەنجومەنە نیشتیمانی یەکسانە بێداشی وەن ئالیگرێن پارتیا داد و کەشەبێتانە تورکیایەنە و هەند دوورشمێندن. دەربازبوونە ناوکۆکیان بۆ ناوجواکە و جادەیە کوردی لە جەم چالەکوانی سیاسیین ڕۆژاوای کوردستانی بە دەستپێکەکەن و مەترسیدار تێبنافکردن و دەخوازن ناکۆکیین سیاسی دناوبەرە هێزن سیاسی دەبمێنن و جواک ژە ناکۆکیان دوور بمێنە. هەرچەندە ئەنەکەسێت داخویانیەک بەڵاو کرد و تێدە ئێریشکردنە سەربارگەیەن پارتیان خۆیان شەرمەزار کرد و بەیەگاوەکە نەرێنی نەرخاند لێ هەیە نەها نە ئاسایشە ڕۆژاوان و نەپەیەدا تو بەیانامەیەک دەربارەی بوویەرێدە بەڵاو نەکردنا. ڕۆژاوای کوردستانی هەرچەندە ژەعالیە لەشکریوە گاوێن باش ئاوێتنە لێ ژەعالیە سیاسیوە دناو ناکۆکیین مەزندێ دەرباز دبا و ئالیەن سیاسی هەف قبول ناکن. ئیبراهیم ئادەم، NRT